ئەگەرچی ڕۆژنامەنووسان پیشەیان بریتە لە گواستنەوەی کێشۆگرفتەکانی خەڵک بۆ لایانی پەیوەندیدار، بەڵام دەبینین لێرە و لەوێ ڕۆژانە یاخود جار دەبیستین ڕۆژنامەنووس دەستگیر کراوە لەسەر بابەتێک کە ڕەنگە پێشێلی پیشەیەکی ڕۆژنامەوانی کردێ، بەڵام بەداخەوە ئەو ڕۆژنامەنووسە کە دەستگیر دەکرێت بێسەر و شوێن دەکرێت کە ئەمەش بەڕاستی زەنگێکی مەترسیە لەسەر بەرپرسانی حکوومەت و هێزە ئەمنیەکان کە لە کوردستان حکومڕانی دەکەن. بۆیە داواکارین کە هەر کاتێک کە ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت بە شێوەیەکی یاسایی، بە شێوەیەکی شەفاف مامەڵەی لەگەڵ بکرێت بە پێی یاسا، نەک بێسەر و شوێن بکرێت و ماوەیەک یاخود چەند مانگێک کەس نەزانێت ئەو ڕۆژنامەنووسە لەکوێیە. لێرەشەوە وەکو ڕۆژنامەنووسێک داواکارم کە زوبێر برادۆستی وەکو ڕۆژنامەنووسێک تا ئێستا دەستگیر کراوە ئازاد بکرێ، یاخود بڵێن ئەو دۆسیەیە کە لەسەری دەستگیر کراوە بە شێوەیەکی شەفاف بخرێتە ڕوونەوەکە کە بە شێوەیەکی نهێنی کەس نازانێ لەکوێ و یاخود لەسەر چی دەستگیر کراوە. لە ساڵی 2006ەوە کە یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە ژمارە 35 لە پەرلەمانی کوردستان دەردەچێت، تاوەکو ئێستاشی لەگەڵدای بەداخەوە دادگاکان سەرباری ئەوەی کە چەندان ڕێکەوتنی تێگەیشتن لە نێوان ڕۆژنامەنووسان و دادوەرەکان هەیە، لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەیە، لەگەڵ وەزارەتی داد هەیە، لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەیە، بەڵام ئیلان و ئیلان دەگەڕێنەوە سەر یاسای سزادانی عێراقی، سەر یاسای دژە تیرۆر لە هەرێمی کوردستاندا و هەندێک زار دەست بۆ هەندێک یاسای دیکەش دەبن، تەنها ناگەڕێنەوە سەر یاسای ڕۆژنامەنووسی لە کوردستاندا. ئەمە وێڕای ئەوەی کە ڕۆژنامەنووسان لەسەر کاری ڕۆژنامەنووسی دەستگیر دەکرێن یان لەسەر پێشێلێکی کاری ڕۆژنامەنووسی دەستگیر دەکرێن، بەڵام بە یاسایەکی دیکە دادگایی دەکرێن. ئەمە بۆتە هۆکارێک لەوەی کە کاری ڕۆژنامەنووسی لە کوردستاندا گەشەنەکە و ڕۆژنامەنووسان لە زیاتی ئەوەی دەنجێکی ئازادانەتر بڵندکە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس بێر لە سنووری پارێزگای هەولێر کاتێک دەستگیر دەکرێت تاوەکو ئێستاکە نەدادگاکان نەداواکاری گشتی نەهێزە ئەمنیەکان نەهێزە پۆلیسیەکان ڕوونکردنەوە لەسەرەوە نادەن کە لەسەرچی دەستگیریان کردووە، بە چ مادەیەک دەستگیریان کردووە، بە چ یاسایەک دادگایی دەکەن لە کۆڵینەوە لەگەڵەکان لە پێشووتردا نمونەمان هەبووە و ئەم هەموو پێشێلکاریانە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت ئایندەیەکی مەترسیدار بۆ کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان دێنێتە پێشەوە.